لە ئێران بەهۆیەوەی بەهای $1 گەیشتووەتە سەر و 20,000 تمەن و ژمارەیەکی پێوانەی مێژوویی تۆمار کردووە. نرخی شتومەک لە وڵاتە بەرز بۆتەوە و حکومەت هەوڵ دەدات باگرتنەبەری ڕێو شوێنی نوێ ڕەوشەکە کۆنتڕۆڵ بکات. سەرەڕایەوەی حکومەتی تاران بەهای $1 ئەمریکی بە 4200 تمەن جێگیر کردووە، بەڵام لە بازاڕی ئازاددا بەهاکەی گەیشتووەتە سەر و 20,000 تمەن. ئەوەش کاریگەری نەرێنی لە سەرابووری ئەو وڵاتە دروست کردووە کە ڕۆژانێکی سەخت بەڕێ دەکات. وەزارەتی پیشەسازی کانزاکاری و بازرگانی ئێران بڵاوی کردەوە کارتی بازرگانی ئەو بازرگانانە هەڵدەپەسێرێت کە ئەو پارەی بەکاری هەناردە دەستیان کەوتووە نایهێننەوە بۆ وڵات. لەو بارەیەوە وەزارەتەکە لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە بەپێی ئەو بەرنامەی بانکی ناوەندی دیاری کردووە هەنگاوی نوێ دەگیرێتە بەر بۆ ئەوەی تا کۆتایی مانگی تەمووز ئەو پارەی بە هەناردە دەستیان کەوتووە بیگەڕێنەوە بۆ وڵات. بانکی مرکزی قدرت مداخله داره. لای خۆیەوە عەلیاغا محەممەدی سەرۆکی گروپی ئابوورین و سینگەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران باسی لەوە کرد بانکی ناوەندی توانای ئەوەی هەیە پارەی کاش بخاتە بازاڕەوە و کۆنتڕۆڵی بەهای دراو بکات و وتی بانکی ناوەندی لە هەموو کات زیاتر بەهێزترە، هێندەی هەیە کە یەدەگەکانیشی بخاتە بازاڕەوە. ئەگەر پارەی کاش بخرێتە بازاڕەوە ئەوە شەپۆلی بەرزبوونەوە و نزمبوونەوەی دراو ڕادەگیرێت، بەڵام لە بەرەوەی پێی وایە دەکرێت بە ڕێگەی دیکە ڕەوشی ئەسا چارەسەر بکرێت ئەو کارە ناکات. زیر 16 تومن دلار داره مبادله میشه و هەر لەو ڕۆ سەرۆکی بانکی ناوەندی ئێران عەبدولناسر هیمەتی لە لێدوانێکدا بۆ تەلەڤیزۆنی فەرمی ئێران ڕایگەیاند با کەس چاوەڕوانی ئەوەمان لێ نەکات پارە بخەینە بازاڕەوە، ئەوە تەڵەیەکی ئەمریکایە. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە سەقامگیری بازاڕە. لە 2 ساڵی ڕابردوودا بە بەهای $72 ملیار هەناردەکراوە، لەوەش 45 ملیاری هێنراوەتەوە بۆ وڵات. دەبێت تا کۆتایی مانگی تەمووز هەناردەکاران 22 ملیارەکەی دیکەش بهێننەوە. شەقامی فیردەوس کە ناوەندی بازاڕی دراوە لە تارانی پایتەختدا بەهۆی هەڵکشان و داکشانی نرخی دراوەوە پڕجوڵەیە، بەڵام هەمان جوڵە لە کڕین و فرۆشتندا نییە لەبەرەوەی بەهۆی نادیاری لە بەهای دراودا زۆرێک لە بازرگانانی دراو کار ناکەن. بازرگانە گەڕۆکەکانی دراویش بە نرخێکی بەرزتر $، یان یۆرۆ بەو هاوڵاتیانە دەفرۆشن کە پێویستیان پێیەتی. لە شەقامی فیردەوس زۆرێک لە نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراو نووسراوی کڕین و فرۆشتنی دراو ناکەین تکایە مەپرسن و تا فەرمانی دووەم چالاکیەکان ڕاگیراون هەڵواسراوە. هەروەها چەندین دوکان بەرچاو دەکەون کە حکومەتی ئێران بەهۆی لە ڕێلادان یان چالاکی نایاسایی دایخستون. لە ئێستادا دۆخی بازاڕەکان لە ئێران بەهۆی بەرزونزمی بەهای دراوی بیانی ناجێگیرە، بەڵام کاربەدەستانی وڵاتەکە دەڵێن حکومەت پلانی هەیە و دەتوانێت با کۆنتڕۆڵکردنەوەی بازاڕ سەقامگیری بۆ گوزەرانی خەڵک بگەڕێنێتەوە.